لەناو ئەم موسڵمانانەیە خوای گەورە هەندێکی سزادا بە بەردبارین، قەذف یاخود نەیزەکبارین، هەندێکی سزادا بە زەمین لەرزە و ڕۆچوون، هەندێکیشی شێوە یان ناخ و دەرونی دەکاتە مەیمون و بەراز. وتیان جای پێغەمبەری خوا ئەی ئەوانە ناڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیللا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. فەرمی بەلە ئەوانەی خوا وایان لێکان نوێژ دەکەن، ڕۆژ وەگرن، حەجەکەن، ئەی بۆ وایان لێ دێ بئیستیحلالهم الخمور، عەرەق دەکەنە حەڵاڵ بۆ خەڵک، وضربهم الدفوف، دەف زۆر لێدەن. لێرە بەدواوە ماڵەکانی خوا بزانە چ دەف لێدان و ئاواز و گۆرانیەکی تیا دروست دەبێ بەهۆی یادی لەدایک بوونەوە کە هەر ئەسڵی نییە. واتخاذهم المعازف، ئەم هەموو مۆسیقا و گۆرانیە بە حەڵاڵە زان و پێوەی سەرگەرمن و ئەم هەموو گۆرانی بێژە لاوە دروست دەبێ ماشەڵڵا. والقینات، ئەم هەموو گۆرانی بێژە کچە و ئافرەتە دێنە گۆڕێ و دێنە مەیدان. حیشمە خوار ناوی نابە. دایکی بڕواداران فەرمووی ئیذا استباحوا الزنا والخمور وضربوا بالمعازف، هەر کات مسلمانان دەستیان دایە عەرەقخۆری، دەستیان دایە داوێن پیسی، دەستیان دایە گۆران و مۆسیقا، غار الله في سمائه، خدا لە ئاسمان تووڕە دەبێ لە کاریان، فيقول للأرض تزلزلي بهم، فەرمان دەکا بە زەوی دەفەرمێ بەهەژێ و بلەرزێ، بەڵام بە شێوەیەکی هێواش لە سەرەتایە. فإن تابوا ورجعوا، ئەگەر بەو زەمین لەرزەیە بچووکەی یەکەم گەڕانەوە تۆبەیان کرد چاک، ئەگە بەردەوام بوون لەسەر خۆیان، وإلا فهدمها عليهم، خوا فەرمێ دووبارە بیرەوە بەسەریانە، بەڵام ئەم جارە لە ناویان بەرەو خاپووریان کە. إذا كثر الخبث، ئەگەر تاوان و گوناه بۆ دیاردەیەکی ئاشکرا، ئەو جار خوای گەورە هەمووی لەناوە بە. ئەی خودایە هەر ڕەحمی تۆیە، لەناومان نابێ. ئەو هەموو زوڵمەی بە چاوی خۆت دەیبینی ڕۆژانە لەناو مسلمانان، ئەو هەموو کوفر و شرک و بیدعە و دووبەرەکایەتیە، ئەو هەموو سفوری و ناپۆشتەیە، ئەو هەموو درۆ و بوختان و ناوزڕاندن و حەیابردنە، ئەو هەموو نوێژ نەکردنە. ئەرێ کاکە ڕێژەی نوێژ خوێنان یە وڵاتە دەبێت چەندن؟ ڕوات بێ لەوا چێ نەگاتە نیو، ئەی نیوەکەتی خەریکی چین؟ لە کاتی زەمین لەرزەیە چی بکەین؟ خۆشەویستمانە فەرمێ ئیذا ڕەئەیتم ئایەتەن فەسجودوا، ئەگەر یەکێ لەو نیشانە گەورانەتان بینی، زەمین لەرزە خۆر گیران ئەوانەی تر، نوێژ کە. ئەگەر مەجالتان هەبوو یان لە دوای زەمین لەرزەکە نوێژ کە. چی بکەین لەو ساتەیە کە زەمین لەرزەیە؟ خۆشەویستمانە فەرمێ فەفزەعوا إلى ذكر الله ودعائه، ناوی خوا زۆر بێنن لەو ساتانەیە، یادی خوا زۆر بکەن. ئەگەر توانیشتان مەجالتان هەبوو دوعا زۆر بکەن، چکە خوا لەو ساتەیە چیەوێ؟ لعلهم يتضرعون، دەیەوێت ئەو خەڵکە بپارڕێتەوە بە کۆڵ بۆ ئەوەی سزاکەی ڕاگرێت. چی بکەین بۆ ئەوەی زەمین لەرزە دووبارە نەبێتەوە؟ یەکەم تەوبە و داوای لێبوردن لە خوا و دەست هەڵگرتن لە گوناه و تاوان. وما كان الله معذبهم وهم يستغفرون، حتى ئەوان داوای لێبوردن کەن، خدای گەورە دەیان بورێت و سزایان نادا. بإسنادێکی صحیح فەرمی ابن عباس کاتێ لە کوفە و زەمین لەرزەی ڕوویدا، دوایە وتاریدا دوای زەمین لەرزەکە، فەرمووی ئەی خەڵکە إن ربكم يستعتبكم فأعتبوه ثم توبوا إليه. خەڵکان خدا گلەی هەیە لێتان، تۆبە بکەن، بگەڕێنەوە پێشەوەی جارێکی تر بێتەوە، ئەم جار هەمووتان لەناوبەرین. تا توانین هەر هەوڵی چاکبوونی خۆت مەدە،
پێویستە هەوڵی چاکبوونی هیچ نەبێ خێزان و خانەوادەکەی خۆ لە گوێرەی توانە و هەتا مەودای دوور چکە خودای گەورە قەومێ لا ناو نابە وأهلها مصلحون نەک صالحون قەومێ لە ناو نابە ئەگەر مصلح بن هەمویان چاکەکار بن یەکتری چاکەن هەموو بەرەو خوا یەکتر ڕاکێشن